قۆناغی هەرزەکاری یەکێکە لەو قۆناغانەی کە هەستیارە و مامەڵەکردن لەگەڵیدا جیاوازە بۆیە دائیمەن خێزانەکان گرنگی بەو تەمەنە دەدەن و گرفتیان هەیە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ هەرزەکارەکانیاندا و زۆر جار هەرزەکاریش خۆی تووشی کۆمەڵە گرفت دەبێتەوە لەو تەمەنی خۆیان بۆ پێی کە ئەزمونێکی کەمی هەیە لە ژیان و کۆمەڵی گۆڕانکاری جەستەیی و دەرونی تێدا ڕوودەدا. ئەمڕۆ باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری ڕاهێنەرێکی پەروەردەی کە لە شاری هەڵەبجی شەهیدەوە لەگەڵمانایە بە میوانداری مامۆستا ئارام خەسرە و مامۆستا ئارام ئەم کاتت باش سپاس بۆم دەرفەتە کە لەگەڵمانایەوە حەزەکەم بەو پرسیارە دەست پێ بکەم پێناسەیەکی تەمەنی مڕاحقیمان بۆ بکەیت. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئەم کاتەی بەڕێستان و سەرجەم بینەران و بیسەرانی خۆشەویست باش بۆ ئەم دیمانەیە دیارە پێناسەی هەرزەکاری خۆی بۆ خۆی لە دوو بەش پێگەی لێکدراوە. هەرزەکار ئەگونجێ لەم قۆناغا کۆمەڵی کاری هەرزە بکە کە کۆمەڵی کار بکە جێگای قوبوڵکردن نەبێ، جێگای پێداچوونەوە وەقفە بێ. پێناسەکەی وەکو تاریفی هەرزەکاری ئەو فترە زەمەنی ئەگرێتەوە کە تاکتیایدا بە قۆناغێکی گواستنەوەی کەسایەتی دەست پێەکە لە قۆناغی مناڵیەوە عبورەکە بۆ قۆناغی پێگەیشتن و تێگەیشتن و بەرەو کامڵبوون و باڵغبوون هەتا دوایی. ئەو قۆناغش ئێستا بەڕاستی چۆنەڵی مەساحەکەی و مەسافەکەی فراوان بووە. جاران ئەگونجا نزیکەی 20 ساڵێک لەمە پێش لە ئانی هەرزەکاری خۆمانە 6 ساڵێ بووە تەمەنی هەرزەکاری بەزێ ساڵێ نەخێت بەپێی ستانداردی تازەی ئەبدەیتی تازەی پێناسی هەرزەکار ئەو ڕەنجە فراوان کراوە، ئەو قوسە فراوان کراوە. ئەڵێ لە تەمەنی 11 ساڵی هەرزەکاری دەست پێەکە بۆ تەمەنی 21 ساڵی کەواتە ئەگونجێ ماوەی ئەم 10 ساڵە بە تەمەنی هەرزەکاری ناوبنێ. ئەگەر چی هەندێک جاریش وەکو شازش لە تەمەنی 9 ساڵ و 10 ساڵی کۆمەڵی تاکمانەیە ئەچنە ناو ئەتەکێت و با بڵین سلوک و خوڕەوشتی هەرزەکارانە وردە لیان سەرەڵەدا بەپێی کەسایەتەکان. ئەمە ئەم قۆناغەیە کە هەرزەکار تاکتیایدا بەرەو گۆڕانکاری هۆرمۆنی ئەڕوا بەپێی ئەو گۆڕانکاریە فیسیۆلۆژی و بایۆلۆژی و هۆرمۆ نەیشنەی کە لە ناو جەستە و دەروون و ئاوەزیان ڕووەدا بە پێم گۆڕانکارانە تاک ئەگوازێتەوە لە قۆناغی مناڵی عبورەکە بۆ قۆناغی پێگەیشتن. چۆن باشماوە ساران بۆی کە خێزانەکان بە تەواوەتی هەست بکەن بۆ قۆناغی کە مناڵەکەیان لە تەمەنی مناڵیەوە شۆتە هەرزەکاریەوە ئەو نیشانانە کامانن کە لەم کەسەیە دەرەکەوێ. بەڵێ ئێمە کە بۆی کە هەرزەکار بناسینەوە هەر یەکێک لە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان بە قۆناغ هەرزەکاریان ڕۆشتین. ئەوەی کە گرنگە لەسەر دایک و باوکی خۆشەویست بۆی کە ئاگادار بێ خۆشیاری پێویستێ بێ بۆی بە شێوازێکی نۆرماڵ تەعامل و هەڵسوکەوت لەگەڵ تاکی هەرزەکارە بکە کۆمەڵێک گۆڕانکاری سەرەڵەدا بەوەی کە وتمان ئەو گۆڕانکاریانە کە لە ناو تاکە ڕوئەدا ئەبێتە مای گۆڕانکاری لە ڕووی دەنگەوە، لە ڕووی تەنانەت پێستەوە، لە ڕووی هەندەجار حرەکاتیەوە سەکەناتیەوە هەڵسانی دانیشتنی تەماشاکەی ئەم تاکە ئەم مناڵە وەکو جاران خولوقی نییە بەو شێوازە شێوازێکی نانۆرمەڵی پیشانەدا لە بەرچاوی ئەمە. بنمونە دەنگی گڕێ بێ ئەحسازەکەی هەندێجار شەرمدایەگرێ زۆر تێکەڵی ناکات لەو ئانوساتانە زۆر جار تەسەورەکەی هەڵەچێ هەڵچوونێکی چۆنەڵێ من غێر تەسەور کە تەسەور ناکەی لەو شتە ئاسایە ئەو هەڵچوونەی بۆ دروست بێ بەوەی کە ئەم گۆڕانکارانە ڕوویداوە لە هۆرمۆنەکانی تاکی مناڵەکە ئەم هەیەجان و هەڵچوونانە دروستەکە لە تاکە چونکە هۆرمۆنەکانی گۆڕانکاریان بەسەرهاتوە چ لە ڕگەزی مێبێت لە ڕگەزی نێر بێ ئەبێ ئەمە پێشوەختە هۆشیاری تەواومانە بێ وەکو کەسوکار و خانەوادە و خێزان و دایک و باوکی ئەم منداڵە کە کۆمەڵی گۆڕانکاری ڕوەدا سەبەبەکەی ئەم هۆرمۆنانە کەم و زیادیان بەسەرایەوە هۆرمۆنەکان ئەگۆڕێن گەشە بە سایکۆلۆژەتی گەشە بە عقڵیەتی ئاوەزی هەڵسوکەوتی مناڵەکەدا بەپێی خۆی نییە بەدەست خۆی نییە لا ئێرادی ئەم کۆمەڵ حرەکاتانەکە و ئەو گۆڕانکاریە فەستەجی و ڕووکەشیانە لە سەوت و لە دەرهاتن و لە هەڵسوکەوت و دانیشتنی تاکا دەرەکەوێت. زۆر باش مامۆستا ئارام ئەتوانین بڵێن ئەم قۆناغە پێویستە خێزانەکان بە هەستیارێکی زیاترەوە مامەڵی لەگەڵا بکەن بەهۆی گۆڕانکاریانێکە ڕوئەدای خودت قۆناغێکی ئاساییە پێویستە خێزانەکان وەکو چۆن ئەوەی لە تەمەنی مناڵیە مامەڵیان لەگەڵ مناڵە کردووە بە هەمان شێوەوە هەروەها بە هەمان نمط لەگەڵ ئەم گەنجە ئەم هەرزەکارەیە بڕۆن و مامەڵی لەگەڵا بکەن. بەڵێ بە دڵنیایم قۆناغێکی ئاسایی نییە ئێمە وەکو قۆناغی مناڵی تەماشای بکەین
لەبەرم قۆناغەوەکو باسمان کرد فترەیەکی انتقالیە تاک تایدا لە قۆناغی مناڵی باز دەدا ئەپەڕێتەوە بۆ قۆناغی خۆکامەڵکردن بۆ قۆناغی چۆنەڵی ئایدنتیتی تعریفی خۆیەکە پێناسی خۆیەکە پێرسۆناڵیتی خۆی دەرەخا بۆ بەرامبەر هەست بە وجودی خۆیەکە هەست بە شخصەتی خۆیەکە هەست بە کەینونەتی خۆیەکە هەتا دوای ئەم قۆناغە لە هەندێک سەرچاوە ئاماژەی پێدراوە ناوبرێ بە قۆناغە ئاسیفاویەکە بە قۆناغە چۆنەڵی شەپۆلاویەکە وەکو قۆناغێکی گەردەلولی پێناسەکرێ ئەم قۆناغە گەردەلولێ کەواتە ئەکرێ هەر شتێک کە هاتە بەردەمی ڕای ماڵێ ئەوەی کە تەسەوری ناکەی ئەوەی کە لەسەر ئێمەیە وەکو دایکان و باوکان وەکو خانەوادەکان وەکو حکومەت وەکو سەرجەم فیەکانی کۆمەلگا هۆشیار بین کە چۆن تەعامل و هەڵس و کەوت لەگەڵ تاکی هەرزەکاراکەین ئەم هۆشیاری بوونەمانە ئەبێتێ مای ئاراستەکردنی خودی تاکی هەرزەکار لە خۆیان خودی تاکی هەرزەکار تاکێکی لەو فتران نۆرمەڵ نییە ئێمە بێت چاوەڕێ بکەین بە هەمان شێوە ئەم تاکە چونکە گواستنەوەی کەسایەتێتی گواستنەوەی شوناسی خۆیەتی و تحقیقی ذاتی خۆیەتی بەپێی ئەو هەڵسو کەوتانەکەیکە ئەوێ خۆی بسلمێنێ خۆی بێنێتە ناو مەوزۆکانەوە بە دەردی کورد دەڵێ بێتە سەری ناو سەران وجودێ بێ هەتا دوای مافی هەبێ ئەرکی هەبێ ڕاوێژی پێ بکرێ ئەمانە بۆیە ئەم تاکە لەم کاتە هەست بە پرسیارەتێکە زۆر جار خودی ئەو گۆڕانکاریە واکە کە بەڕاستی تووشی ئەو هەیەجان و شڵەژانە دەروین و سلێسەی بکە کە بەرەو گۆڕانکاری ئەڕوا زۆر جار ئەم تاکێرزەکارە کە کۆمەڵێ کاریژەکە کارەکانی هەرزەیە هی ئەوەی کە ئیحساس بەو مەسئولیەتە گەورەکە ینی لە قابلیەتی خۆیەتی ئێمانە هەمووی ئیجابین ئێمە بەڕاستی دایکان و باوکانی خۆشەویست لەوە دڵنیا بکەینەوە قۆناغ هێرزەکاری ئێمە سێ قۆناغمانەیە قۆناغێکیان زۆر نۆرمەڵن ئاسایی قۆناغەکە تێپەڕێنن وەکۆڵێ بەبێ کارت و بەبێ ڤیزە ئەپەڕنەوە ئەو بەر و کەساتی خۆیان کامەڵەکەن بەڵام قۆناغی دووەم و سێمانەیە کە بەڕاستی ئەمانە کۆمەڵێکیان دوورە پەرێزن کۆمەڵێکیان زۆر شەرمنن کۆمەڵێکیان با بڵێن پەراوێز دەخرێن نایەنە ناو کۆمەلگاوە هەست بە شەرمنی و دوورە پەرێزی و تا دوایەکەن وە کۆمەڵێکیان بە پێچەوانە زۆر بە ئاسابن هەیەجانی دەرونیانەیە هەمیشە کێشە و بەلبەلە و پشێوی ئەنێنەوە لەگەڵ هەرسێ قۆناغەکە ئێمە بەڕاستی لە کاتی خۆیان ئەبێ پێویستە بە میکانیزمی گونجاو بە پێی ستایلی ئێستا بزانین کە چۆن تاملیان لەگەڵەکەین تاوەکو ئێمە بتوانین کەمترین زیان بین بەدەستەوە و باشترین خاڵی قووەت و ئیجابی لەم قۆناغ و مەرحەلی هەرزەکاریە بنیاد بنین بۆ پەڕینەوەی ئەم تاکی هەرزەکارە تاوەکو خۆی بناسێ و خاڵی ئیجابی خۆی هەست پێ بکە و بتوانێت لەسەر کەسایەتی خۆی شوناسێکی تازە و تۆکمە دروست بکە. مامۆستا ئارام ئەم قۆناغە تەنها بۆ دایک و باوکان بۆ خێزانەکان سەختەیان ئەو تا بۆ هەرزەکارەکەش قورسە ینی من ڕابکە لەو ناشارمەوە بیرمیە لە تەمەنی هەرزەکاریە دوو بۆچوون هەیە ینی پێتەڵێن تۆ گەورەی پێویستە هەنێشتێنێکی لە هەمان کاتیشا پێتەڵێن تۆ بچووکی خۆ هەڵمە قورتێنە لە هەنێشتا ینی لەو بینە سەری لێ تێک ئەچێ بۆیە حەزەکەم ئەوم بۆ ڕوونکەیتەوە کە ئەمە تەنها قورساییەکە بۆ خێزانەکانیان ئەو تا بۆ هەرزەکارەکەش بارودۆخێکی چۆنەڵی ناجێگیرە بۆی. بەڵێ بە دڵنیایی تێگەیشتنی خانەوادە تێگەشتنی دایک و باوک کەس و کاری ئەو هەرزەکارە زامنی سەرکەوتنی خودی هەرزەکارەکەی پێگەشتنی هەرزەکارەکەیە هیچ کاتێک ناگونجێ معقول نییە ئێمەی دایک و باوک ئێمە کەس و کاری هەرزەکار هەڵسین ژیانی خۆمان پێش 20 ساڵ 30 ساڵی پێشتر 40 ساڵی پێشتر باسی هەرزەکاری خۆمان بکەین ڕۆڵێکیان تۆ لەوە زیاتر گەورەبی تۆ لەوە زیاتر حرمەت مێ زلەبی تەماشای سێبەری خۆتە کردوتەوە بستێکن لە من زیاتر لە ئەم کۆمەڵە قسانە بە حسابی خۆمان زۆر جار ئێمە دڵسۆزیەکەین زۆر جار ئێمە کارێکی باشمان کردووە ئەمانوێ چۆنەڵی مناڵەکە دروست بکەین نەخێت ئەم هەموو حساباتەنە لە لاشعوری تاکی هەرزەکارە ئەنیشە بە پێچەوانە چونکە ستایلی ئێمە با بڵین لایفستایلی ئێمە میکانیزمی ژیانی ئێمە ئەو سەردەمە کەڵچەرێکی تر بوو کولتورێکی تر بوو عادەتێکی تر بوو و میدیایەکی تر بوو ئەتوانم بڵێم دیمۆگرافایەکی تر بوو بە مانای کەلیمە لە هەموو ڕوویەکەوە ئەو کاتە ئەولەمە شێوازێکی تر ئێستا شێوازێک ترە هیچ کاتێک نابێ ئێمە ئەو کاتە لەگەڵ ئێستا مقارنە بکەین ئێستا لەگەڵ 50 ساڵی ترە مقارنە بکەین ئەمەی بەڕاستی زۆر جار تاگوالیەکە بەرەو چۆنەڵی لاڕێە با تاگوالیەکە کە تاکێکی تەمەڕوو دەکات لە کۆمەلگا خۆیەکە بە شوێنەکە کە تەسەور ناکەی تا ئەشێوێنێ بە پێچەوانە هەمیشە ئێمە ئەبێ هۆشیاری پێویستمانە بێت دەربارەی ئەم تاکی هەرزەکار کە بزانین ئەم قۆناغی ئێستامان کە لە 2023 ئەژین ئاخۆ چ گۆڕانکاریەکەی میدیا ئێستا چۆنە ئەولەمە چۆنە زانست چۆنە تەکنۆلۆژیا چۆنە بازار چۆنە بیرکردنەوە دیدگای خەڵک بۆ ژیان چۆنە هەموو شێوازەکان ئێستا گۆڕاون سایل جیاوازترە بە هەمان شێوە منی دایک و باوک پێویستە لەسرم زیاتر خۆم پرچەکەم بە چەکێکی معرفی وەشی
هۆشیاری لەسەر ئەتەکێت و خۆڕەوشت و بیهاویەری تاکی هەرزەکار بۆی کە بزانم چۆن تەعاملی لەگەڵاکەم کەمترین لە زمە و با بڵێن خروقات بم بەدەستەوە تاکۆم تا هەرزەکارە لەسەر شوناسی خۆی بڕوا خۆی پێ بگەێنێ چونکە لەم قۆناغە بەڕاستی لەسەر خۆشی زۆر قورسە ئەم تا هەرزەکارە ئیحساس بە شەرمنیەکە ئیحساس بە گۆڕانکاریەکە هەندێک جار ئیحساس بەوەکە کە لەناو کۆمەلگات جێگەی نابێتەوە بەوەی کە من پرسی پێ ناکەم لە پرسە هەنووکەیەکانە لە پرسە چارە نووسازەکانە بەوەی نایەن مناو کۆمەلگا کاری نادەمێ سێقم پێی نییە وەکو جەنابەت فەرموون هەندێک جار ئەوەی کە مەرامم بێ و مەقسەدم بێ ئەڵێم دانیشە خۆتۆ مناڵ هێشتا لەکوێتە چی دەمتە دوایەوە ژەگەر شتێکی زۆر ئەوە بۆڵم لەوە زلتێرە بی و دو ئەمری نازان فڵانە کەس هەیەوەها ویشە کات تۆ کە چی ئاوە ئەمانە بە هەردوو بارەکە وەکو ئیفرات و تەفرید وان نابێ ئەبێ من بەڕاستی ڕنجێکی نۆرمەڵ بمانوێت تاکێکی تەندروستی هەرزەکار پێ بگەین و بەرەو کەسایەتی و ڕۆژ و کەماڵ بڕوا بەڕاستی بێت لەگەڵ واقعی ئێستا ئێمە دەسەملانیان بین دەستبار بین بۆیان هاوکار بین بۆیان هەمانگی بکەین هارمۆنیەکی ئەکادیمی معریفی زانستی ڕەسەنی کوردەواری خۆمان دروست بکەین کە تاکی هەرزەکار لە خۆمان جیای نەکەینەوە لە کاتی پێویستە پرسی پێ بکەین لە پرسە چارە نووسەزەکانە هاوڕابین لەگەڵ یا ڕێی وەربگرین ڕێی بەهند وەربگرین لە شوێنی خۆیان دایبنین و هەز بکە کە شخصیاتی خۆی هەز بکە کەم قۆناغێکی هەستیارە بەرەو کامەڵبوونە ڕوە هەز بکە کە سێبەرێکی هەز بکە کە بەرەو شورایەکی پۆڵاینە ڕوە هەز بکە کە ئەم کەسە وجودیە بە مانای کەلیمە گرنگیە لەناو کۆمەلگا ئەو کاتە گەر هاتو ئێمە ئەم ئیشەمان کرد تاکمان پەراوێز نەکرد لەم قۆناغا پرسمان پێکرد بە مانای کەلیمە لە شوێنی خۆیان داماننا لە کاتی هەڵچوون و هەیەجانەکان و با بڵێن دروستکردنی پیشەوەکانە لەگەڵ یا هەڵ نەشاخاین ئێمە نەتەقینەوە پیایە بە شێوازێکی نانۆرمەڵ ئەوانە ئیدانەمان نەکرد بەڕاستی و بە شێوازێکی هاوڕێتی بە شێوازێکی هارمۆنی نەرم لەگەڵ یا وەکو کەسێکی وەکو خۆشەویستێکی وەکو هاوڕەیەکی بەتەکی دەبینی تاکی هەرزەکار ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر بێت و لە سنفی دووەم و سێمیش بێ یا پەراوێز خرا و شەرم بێ یا ئەوە تا با بڵێن کەسێکی شەڕانی و پشەوی دروستکرد بێ یێتەوە سەر ساحی ژیان و سەرسکەی ژیان و کاتە لەسەر شان و ژیان وەکو تاکی تەندروست و نۆرماڵ ڕەفتارەکانی جێبەجێکە. ئەوسارام زۆر کات ئەو کەسانەیە خود مرۆڤ لە تەمەنی هەرزەکاریە هەز بە گەورەبوونی خۆیەکە حەزەکات لە سەر چارەنووسی خۆی بڕیار بدایان کۆمەڵی کاری تایبەتی هەیە بەبێ گەڕانەوە و بەبێ ڕاوێژکردن خۆی بە تەنها ئەنجامی بدا پێویستە خێزانەکان لەم حاڵتایە چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەو هەرزەکارەیە بۆ ئەوەی کە هەم هەرزەکارەکە خۆی بەشێک بێ لە بڕیاردان لەسەر چارەنووسی خۆی واروها دوورش بێت لە هەڵە بەهۆی کەم ئەزمموی و یاخود بەهۆی کەمی تەمەنیەوە. بەڵێ بە دڵنیایی دایک و باوکی خۆشەویست کە سوکاری هەرزەکار ئەبێ زۆر لەوە دڵنیا بن تاکی هەرزەکار لەو قۆناغا تاکێکی لە ڕووی سەررجەم بەشەکانیەوە نۆرمەڵ نییە لە ڕووی بیرکردنەوەەوە لە ڕووی ئایدیاوە لە ڕووی فکرەوە لە ڕووی هزرەوە لە ڕووی کۆمەڵایەتی بوونیەوە لە ڕووی اقتصادەوە لە ڕووی بایۆلۆژیەتەوە لە ڕووی سایکۆلۆژیەتەوە لە ڕووی فیسیۆلۆژیەتەوە ئێستا چۆنەڵی ستاری نەگرتووە ئێستیقراری وەرنەگرتووە مادەم کە ئێستیقراری وەرنەگرتووە ئەکرێ یاری بکە هەروەکو زەختی کەسێکی بەتەمەنەڵێ وڵات زەختەکەم یاریەکە هەر ساعاتە و دەرەجەیەکە بە هەمانشەوە هەروەکو بازاری دۆلار کە بە ساعات و بە دەقەیە ئەم تاکی هەرزەکاریش بەڕاستی یاریەکە لەو قۆناغانە ئەبێ ئێمە ئاشنابین بە معریفەتی سایکۆلۆژیای هەرزەکار ئەو کاتە تێگەین کە هەرزەکار لەم قۆناغا زۆر جار خۆشی سەیتر ناکە بەسەر خۆیان بەیانی ئایدیایەکی ئێوارە ئایدیایەکیە مانگێ لەمە پێش جۆرە بڕیارێکی داوێسن نەخێت جۆرە بڕیارێکی ترەدا طبعاً بەپێی سەرچاوەکان بەپێی ئارتیکڵەکان لە سەدا 99 هەرزەکار لە سەدیان خۆیان بەڕاز دەزانن بۆ ئیشوکارانەی ڕفتارانەی کەیکن لە سەدا 99یان لە سەد خۆیان بەڕاز دەزانن بۆ ئیشوکار و ڕفتار و هەسوکەوتانی کەیکن خۆی بەڕاز دەزانن بۆ چونکە لە عالەمێکی فەنتازیا لە عالەمێکی خەیاڵاژی تەسەوەر کە هەرزەکار زۆر بەلامانەوە ئاسایی بێ نۆرمەڵ بێ وەری بگرین دینار لە باخەڵیان نیە وعدی ئایفۆنی 14دا بە ڕفیقەکەی ئەڵێ بنمونە پیاو نەبمەگەر تۆویشە بۆ بکەی فلان ئایفۆنە بۆ نەکڕم کە بایی چەند وەرەقەیە ئەوە بە شەرەفی فلانە کەس ئاوا بێگرتووە ویشە بکەی من نازانم وعدی ماتۆڕێکی ئەوە نەشەبە بۆ دەم کە بایی چەند وەرەقەیە نازانم ئەرزێکی ئەوت بۆ ئەکڕم چک خانمێک بێ نازانم ئەوت بۆ ئەکەم دارای 5,000 نییە لەم پارە بەڵام چونکە لە عالەمێکی خەیاڵاژی هەز بە ئیحساس بە وجودی بە کەینونەتی بە تحقیقی ذاتی خۆیەکە ئەم قۆناغە ئەوێ بەڕاستی وەکو چۆنەڵێ ئەکتەرێک کە ڕۆڵە بینەتیایە ئەوێ مەهامی خۆی شەهامەتی خۆی قووەتی خۆی نەجابەتی خۆی بنوێنێ کە ئەنەما وەکو گەورەیەک وەکو سەرمایەدارێک وەکو ئاغایەک وەکو کێخایەک تەعاملەکە لێرەوە ئەوێ بەڕاستی تەمسیلی دەلاقەی شخصیاتی خۆی بینێتەوە لە ئاوێنەیەەکە ئێمە ئەبێ بەڕاستی هۆشیار بین بەوەی
کەم قۆناغی فەنتازیایی قۆناغی خەیاڵپڵاوی لەگەڵیشە بیرمان نەچێت کە بەڕاستی ئەم قۆناغە دارای قووەتێکە دارای قووەتێکی ئەتۆماسا یۆرانیۆم ئاسایە بەمەرجێک ئێمەی دایک و باو کەسوکاری هەرزەکار بە شوناس و سایکۆلۆژی هێرزەکار ئاگادار بین دەستیان بگرین کە قووەتێکی ئەجگار فعالی تایە کە چۆن خۆی دروستەکە بەهرەکانی خۆی بدۆزێتەوە چونکە هزری زۆر باشە ئینێرژێکی زۆر باشە قووەتێکی زۆر لە ڕادە بە دەریانەیە چۆن ئێمە تەوزیفی ئەو قووەت و ئینێرجی و وزەگەلە ئەەکەین وەقودا ئەهێنی لە شتی زۆر باشە بنیادەکەین و پاشان ئێمە هەوڵبین بەدیلیشان بۆ بدەزینەوە هەمیشە هیچ کاتێ ڕێگەیان پێ نەدەین کە لە شێوازی فەراغ و لە کاتی دەست بەتاڵی ئەوانە بژین تاوەکو هەست بە شخصیەتی خۆیان بکەن. بۆ بسارام لە قۆناغی هەرزەکاریە هەرزەکار لاسایی کۆمەڵێک کەسایەتیە کاتۆ کە پێی مەرجیبەیان کۆمەڵێک ئاکارەکاتەوە کە بینیوێتی و پێی سەرسان بوو بە نمونەش ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵاتیەکانی بە نمونە تیکتۆکە ئەیبینینەوە کە هەرزەکاران قوربانێکی سەرەکی ئەم تۆڕە کۆمەڵایەتیان و تووشی کۆمەڵێک لادان ئەبن و دوجار کێشی کۆمەڵاتی زۆر گەورەی لێ ئەکەوێتەوە پێویست چۆن مامەڵە لەگەڵ هەرزەکارە بکرێ بۆی کە دوور بێ لەو گیر و گرفتانەی کە لەو تەمەنەیە دووچاریە بێتەوە لە بەهۆی کەم ئەزممویەوە ڕەنگە دووچاری ببێتەوە و دووبارەی بکاتەوە کە دوجار زەرێکی زۆری پێ بگێرێت. بەڵێ پرسیارێکی جوانە بە دڵنیایی ئێمە ئەگەر دقت بین دێراستە بکەین بزانانی هەرزەکار بۆچی لادا لە خەت لادا و لە سکەترازێ و بەرە و حاڵەتی نەخوازرا و باوڵین کارەساتی نەخوازرا و ئەڕوا ئەو کاتی کە تەمەەن هەر لە مناڵیە و ئێمە شوناسی هەرزەکار لی تێناگەین نائاشناین بابڵین هۆشیارین بە دنیای دروستکردنی تاکێرزەکار بە شێوازێکی نۆرمال ئەم مناڵە هەر لە بیدایەتەوە ئەحساسی پێ نادەین خۆشەویستی پێ نادەین تێکەڵی کۆمەلگای ناکەین هەست بە وجودی خۆی ناکە لە پرسە هەنووکەی و چارە نووسازەکانە وەکو باسمان کرد مشارەکەی پێ ناکەین ئەم بەشداری نەکردنی وردە هەست دەکات و وەڵامی پرسیارەکانی نادەینەوە لە قۆناغی هەرزەکاریە معلومە لای هەموو بەڕێزەکە کۆمەڵێ گیرۆدەی کۆمەڵی پرسیارەکە وەڵامیان وەربگرێ ئەگەر ئێمە بەڕاستی وەکو هاوڕێ نەبین هارمۆنی نەکەین ئەو کاتە ئەم تاکەرزەکارە ئەڕاتە کۆمەڵی شوێن ئەڕاتە کۆمەڵی سنتەر و ناوەند کە خەڵکانێگەیە وەڵامی بنەوە ئەو کاتی شێوازی وەڵامدانە و کاریگەری ڕاستەوانەی بێ لەسەر کەسایەتی شوناسی ئەم هەرزەکارە دروستێکا لێەوە بۆ چونکە هەمیشە هەموو پرسیارێکی هەرزەکار فرامۆژ ناکە ئەوانیشی کە هەڵی گردون هەرموو وەکۆڵێ پاشەکەوتێکە ئللا ئەبێ لە شوێنێکە وەڵامەکانیان وەرگێ ئەتر زۆر جار وەڵامەکان کە وەرەگرێ لە شێوازێکی بە میکانیزمێکی سەقەت وەڵامەکان وەرەگرێ لە شوێنێکی با بڵین نائاسایە وەرەگرێ تەماشاکی کاریگەریە بێت لەسەر شعوری لەسەر زانستی لەسەر اقتصادی لەسەر کەسایەتی هەتا دوای بەرەو کارەساتی نەخوازراوە ڕوا ئێمە بیرمان نەچێ بەڕاستی ئەوەی کە زۆر گرنگە بۆ دایکان و باوکانی خۆشەویست بۆ کەسوکاری تاکی هەرزەکار کە هەمومان بەم قۆناغا تێپەڕیوین ئێستا مەساحەکەی فراوان وتمان لە 10 ساڵی دەستپێکا بۆ 21 ساڵی ئەو 11 ساڵە ناوەبرێ بە قۆناغی هەرزەکاری لەبەر دنیای ئەولەمە ئەوانە ئەو قۆناغە ئێمە ئەبێ بەڕاستی ئاڕاستی بکەین تاک لە هەرزەکاریە ئاڕاستە بکەین کە چۆن تاکێکی تەندروستی لێ دەرچێت کە چۆن تاکێکی سەرکەوتوی لێ دەرچێت کە چۆن ئاراستی بکەین بەرەو بەها باڵاکان کە چۆن ئاراستی بکەین بەرەو خوڵقەکان بیرمان نەچێت تاکی هەرزەکار بەعام نۆرمەڵن بە تایبەتی تاکی کورد خۆشبەختانە ئێمە ڕەنگە دێراسی وڵاتان دەکەین تاکێکی زۆر هەرزەکاری نۆرمەڵمانەیە تەماشای و کۆمەڵە حەوادیس و کارەساتە نەخوازراوە نەکەین بەڕاستی ئەوانە بکەین بە لۆگۆی سەر شاشەکان و سوۆشال میدیا و میدیاکان بەڕاستی لە بازی شوێنە بەداخۆ کۆمەڵێ پێیج و ئەوانە کە چۆنەڵ ئەیکن بە گاڵە فلانەکە زاوای کرد لە فلانەکە لەسەر چاتێکەوەی کرد لە فلانەکەس دوو مەیتیان فرێدا دوو هەرزەکار ئاوە نەخێر لە چاو وڵاتانە ئێمە بەڕاستی خاوەنی دارای هەرزەکارێکی بەشناس و باخلاق و بەڕەوشت و بە ئەتەکێت و بە حرمەت و بە مانای کەلیمە خاوەن بەها باڵاکانین بۆیە ئازیزان ئێمە لەسەرمانە تاکی هەرزەکار ئاراستە بکەین بە ئاراستەیەکی ئینسانی بخوا بە شێواز و لایفستایلی ئێستا بخوا بە هەزاری سێم و سەدەی 21 و ساڵی 2023 و خۆی حازر بکە چۆن خۆی پرچە بکە بە پرچێکی معنەوی بە پرچێکی زانستی بە پرچێکی معرفی هەڵ بکە لەگەڵ وەکو کوتان بیکوتین بەرگەی لەمپەرەکان بگرێ ئاراستەکەین کە هەموو شتێک قرار نییە بەدڵی ئەو بێ ئاراستەکەین کە ڕۆژێک لە ڕۆژان بە ئاواتەکانێگە ئاراستەکەین کە هەموو شتێک ئەبێ بە ختوەیەک دەست پێ بکە ئاراستەکەین کە پەلە نەکە ئاراستەی بکەین کە خێرا قەزاوت نەکا و بڕیار نەدا تاوەکو کارەساتی نەخوازرا و دروست نەبێ ئاراستەی بکەین کە هەموو کەسە سەرکەوتوەکان بەم قۆناغا تێپەڕیون بەڵام ئەم قۆناغە پێویستی بە ڕێکخستنەیە پێویستی بە مودارایە پێویستی بە هەڵکردنەیە پێویستی بە
تەکەیف ئینسجامی لەگەڵ هەڵ بکەی تاوکو ئمە کەمترین لە زمە با بڵێن هەڵە بین بەدەستەوە ئەم تاکە لەم قۆناغا ئاشنای بکەین بەوە بەڕاستی پێویست ناکە لە ئاساییکردنەوە و تەقلیدی کۆمەڵی ئەکتەر و با بڵێن سوپەرمانی ناو سۆشیال میدیا و پەیجەکان و سایتەکان بکە چونکە بەڕاستی ئەوانە هەر یەکێکیان مەقسەد و غەرەزێک وا لە پشتەوە هەیان اقتصادی هەیانە بەڕاستی ئەخلاقی هەیانە زانستیە ئاڕاستەکەین کە خوێندن بەڕاستی کارێکی پیرۆزە ڕۆژی لە ڕۆژان ئیسفادەی لێکە ساری نەکەینەوە بە شێوازێک لە شێوازەکان چ ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئەو فڵانە کەسیش تەواوی کردکووە دانەمەزرا نەخێر خوێندن بۆ کەسایەتی ئینسانە هەموو ئینسانێ بۆ مەعاش و بۆ با بڵێن ئیش و ئەوانە ناخوێنێ خودی خوێندن لەگەڵ ئینسانە هاتووە کەلیمەی ئیقرا بەڕاستی کەلیمەیەکی پیرۆزە دروستی بکەین کە ئاراستی بکەین کە بخوێنێ بەردەوام ڕۆژێک لە ڕۆژان سەمەر و بەری ئەم خوێندنەی ئەخوا ئینسان تاکێکی بە شەهادە بێ باشتر تاکێکی نەخوێنەوە خوێندن بۆ سەقافەت و هۆشیاری و ئاگایی و هەتا دوای ژیان دروستیە ژیان خۆشیە چێژبردن لە ژیان ئاڕاستی بکەین بەڕاستی هەموو ئەکتەرەکانی سەرزەوی هەموو ئەکتەرەکانی سەرزەوی بە دەوری ئەوە بن نابن حرمەتمێ بە نەعلەکانی دایکی کە لە بەرچاوێتی نابێ بە پێڵاوە تۆزاویەکانی باوکی کە شەو ڕۆژ هەوڵەدا و ڕەنجە کێشە لە خزمەتیەوە تاوەکو بێ تاکی تەندروست دروستکە هیچ کەسێک نابێ بە سێبەر بۆ و هەموو دنیا قەرباڵی لە دەوریا بێ نابێ بە سێبەری کراسەکەی دایک و باوکی نابێ بە جامەدانەکەی باوکی نابێ بە قژەکانی باوکی نابێ بە دەستماڵەکەی باوکی نابێ بە گۆچانەکەی دەستی باوکی ئاشنای بکەین بەم ڕێکارە کۆمەڵایەتیانە ئاشنای بکەین بە حرمەتگرتنی مامۆسا ئاشنای بکەین بە تەواوی با بڵێن پرسە کۆمەڵایەتیەکان لە ڕێزگرتنی دراوسێ لە دایک و باوک لە کەس و کار لە خۆشویستنی خاک لە بەزەیاتنەوە بە گیان لەبەر ئەو کاتەگەر هاتو ئێمە تاکێکی تەندروستی هێرزەکار بەم شێوازە لە سایکۆلۆژیای لە شوناسی لە معریفەتی بەستایلی لایفستایل ئێستا شارەزا بووین لەگەڵ یا وەکو هاوڕێت تەعاملمان کرد بە دڵنیای ئێمە توانین تاکێکی هەرزەکارێکی نۆرمەڵ و ئاسایی و دڵخۆش لە مستەقبەلا بتوانین ئێمە کەسێکی نابێغە هەڵکەوت و بلیمەت بەمانای کەلیمە جێگای شانازی بۆ خزمەتی کۆمەلگا بخەین ئاراوە. مامۆستا زۆر کات بەهۆی ئەو گۆڕانکاریانە کە بەڕێزی باسی کردوە هەروە ئەو کار و کاردانەوەی کە لە بینی خێزان و ئەو هەرزەکارایە دروستە بێ مەودایەک دروستە بێ لە نێوان ئەم هەرزەکارە وەروە خێزانەکەی بۆ ئەوەی کە دایک و باوکان بە دوور بن لە دروستکردنی ئەم دوورکەوتنەوەیە پێویستە چۆن هاوڕێتی لەگەڵ منداڵەکانیانە دروست بکەن بە تایبەتی لەو قۆناغایە. بە دڵنیایی ئەگونجێ وەکو باسمان کرد کە ئێمەڵێن هەرزەکار زۆر نۆرمەڵە وەکۆڵی ئاسمان نەیداوە لە زەوی ئەگەر بێت و هەرزەکارێک شتێک بکە کە بە دڵی ئێمە نەبێ بە دڵی کۆمەلگا نەبێ ئەبێت چاوەڕێ بکەین ئەگینا پیان نەوت هەرزەکار هەروەکۆ مناڵەوە ئەڵێ دانیشە خۆتۆ پیاوێکی تەمەنیشی 7 ساڵە ئەمە پیاو نیە بەڕاستی ئێمە خۆمانە خەڵەتی نەبێ ئێمە بەڕاستی منتیقی بین لەگەڵ هەرزەکاریشا زۆر ئەسایە کاتێک کە کارێکەکە بە دڵی ئێمە نیە بە دڵی کۆمەلگا نیە بە دڵی پێوەرەکان نییە. ئەوە گرنگە من چۆن بێنم ئەم تاکە ئیش لەسەر ئیجابیات و خاڵی قووەتی ئەم مناڵە بکەم بنمونە لە مەکتەبا گەر مامۆسای گلەیلەیە خۆ حەو مامۆسای لێ ڕازیە ئەگەر لە دەرسێکا دەرەجەی نێناوە خۆ لە چەند دەرسەکانی ترا دەرەجەی ناوە ئەگەر شێوازێک ئەتەکیە دەنوێنێ خۆ کۆمەڵشی تری باشە ئەوە ڕۆڵە فلانە کەس ئەزانیشی فلانە ڕۆژ ئەو کابرایەوتی ماشەڵا کوڕەکەتان زۆر ئەوە بوو لە فلان شوێن ویستێتی وێری پارەکەم بکە بنمونە ئەم خاڵەیەنمەوە لە فلان شوێنە ئاگادارم هەڵساوەتۆ لەبەر من لە شوێنەکە منە لە پاسەکە منی دانیشانووە قەت لە بیرم ناچێ یاڕەبی دەستی خۆش بێ خوا دەست بە باڵیەوە بگرێ بنمونە لە مەکتەبا مامۆستا فلانە کەس مامۆسای کۆمپیوتەر وتی ماشەڵا گیانداریمان وا بوو لە هەر خاڵێکی ئیجابی کە لەم تاکێرزەکارایە ئێمە ئەبێ بەڕاستی پزیشکێک بین ئێمە وەکو چۆنەڵێ دەروونناسێک بین باحیسێکی ئیجتیماعی بین بە سۆنەر بەڕاستی زۆمی ئەم کارە ئیجابی و ئەرێنیەی ئەم تاکە هەرزەکارە بکەین گەورەی بکەین لە مەناخیا لە هەزریان لە ئایدایە تاوەکو ئەمە بێ بە ڕێچکەیەک ئەمە بێ بە ئاراستەیەک چونکە ئینسان بەڕاستی بە قسەی خۆش بە دەردی پێشینان ئەڵێ زۆر شتەکرێ ئەوەی کە ئێمە ئەمانوێن بە مەتڵە بەگەین ئەوەی کە ئێمە خوازیارمانە پێگەین بە مەرجێک ئێمە خۆمان بکەین بە هاوڕێ و تەواوی ئەو کار ئیجابیانەکەیکە گەورەیکەین لە بەرچاوی ئەگەر بێت و شتێکی کەمیش بێ بەڵام بە پێچەوان ئەگەر هاتو ئێمە لەسەر بەسیترین شیر ئیدانەمان کرد دانیشە تۆ بۆچی قژە داوایە ئەوە مەسەلەن تۆ بۆچی بەڕاستی چاوت ئاوایە بۆ ڕیش ناتاشی بۆ ئاوا ناکەی ئەوکەی جلوبەرگی پیاوە
تەمەنی 12 ساڵ تۆ پێڵی پیا و لەولاوە لەو لایشۆ بەشداری پێ ناکەی لە کایە کۆمەڵاتی و پرسەچارە نووسازەکانە لە هیچ شتێکە بەشداری پێ ناکەی تەنانەت لە ڕەنگی بۆ یاخی خانوەکەیشە تا دوایی هەر زەکات بەڕاستی لەم قۆناغان نابێ ئێمە بەڕاستی بۆ بەکاربێنین نابێ ئێمە ئیدانەی بکەین نابێ ئێمە سەرکۆنەی بکەین ڕێگایەکی تەندروستی ئەکادیمی زانستی فەسلجی سایکۆلۆژیەیە کە ئێمە ئەبێ ببین بە هاوڕێ چی بکەین ببین بە هاوڕێ ئەبێ لێ نزیک بینەوە ئەحساس بەو باوەشە خۆشەویستە بکە بەو نیگای دایک و باوکە کە بە شێوازێکی ئەرێنیانە دایک و باوکی سەیریەکەن ئەحساس بەو هاوڕێتی مامۆسا بکە بۆ تەڵەبە ئەحساس بکە کە نزیکیەکەی هارمۆنیەکەیە کە تەواوی ئاماژەگەلی سیرکردنی دایک و باوک و کەس و کارەکەی و مامۆسایان و حکومەت هەرمووی بۆ هەرزەکار تەماشایەکی ئینسانیانە تەماشایەکی خۆشەویستانە و پڕمەحەبەتانەیە هەر کاتێک ئەم جەومان بۆ ڕقسان بە دڵنیای ئەو کاتە لە باوەشی خۆمانە بێ لە کۆشی خۆمانە بێ و ئەوەشی کە پێ ئەڵێن ئەکرێ بە شێوازێک لە شێوازەکان ئێمە بیخینەوە سەرسکە ئەکرێ بە دەردی هەر ئەو خەوزانەی کە کابرای پاشاوتی خەوێکم بینیوە کێ بۆم تەفسیرەکە یەکێکیان وتی قوربان بەداخەوە تۆ مەرگی هەموو ئازیزان تەبینی وتی کاکە ئەمە برن بێکوژن ئەمە خەوزان نییە ئەوی تریشان معلومە وتی قوربانیان تەمەنی بەڕێستان لە تەمەنی هەموو خزمەکان زیاتر بێ خودی فەلسەفەکە یەک دێڕە یەک شتە هەمان ئەمریکا برای پاشایە کە موزیان ناکە بەڵام ئەوەی دووەمیان بەدانانە جوابیایەوە هەم گیانی خۆشی پاراز هەمی شەکەیشی مەیسەر بوو و دڵی پاشاشی ڕازی کرد ئێمەش بە هەمان شێ ئەبێ هەدەفمان ڕاستکردنەوەی خودی هەرزەکارەکە بێ هەرزەکارەکە بەشێکە لە خۆمان بەشێکە لە کەسایەتی خۆمان لقی خۆمانە لە چۆنەڵێ لە ڕۆحی خۆمان دەرچووە بۆیە ئەبێ بە هەموو جۆرەگەمە قوربانی بین بخینەوە سەرسکار نەک ئیدانە و سەرکۆنەی بکەین و هەمیشە کۆمەڵێک بۆ و لەوە زیاتر گەورە ئەبی و کوڕی فڵانەکە زاوە و مقارنەکردن و زمانی خۆی ئێمە بەڕاستی ئاوابین و بەداخە وەرزەکاری ئێستا ئەم قسانە بیستنەوە نەخێر ئەبێ هەمیشە خاڵە ئیجابەکانی گەورە بکەین لە بەرچاویا وەکو باسمان کرد زومی بکەین تاوەکو ئیشی لەسەر بکە لە ڕۆژێک لە ڕۆژان کاتێکە لەبەر ئاوێنە بێ هەڵ نەشاخین پێ تاوەکو لەبەر ئاوێنە ئیحساسکە بەڵێ خۆ ئەمیش وجودیە ئەمیش لە ناو کۆمەلگا کاریگەرە ئەمیش دەتوانێت کۆمەڵی کاری باش بکە بەڕاستی ئەمیش لە بینە و خشتەیەکە لە ناو بینای کۆمەلگا ئەتوانێت بەڕاستی خزمەتێک بە کۆمەلگا بکە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا ئارام خەسرەوە کە لە شاری هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵمانە بوو سپاس مامۆستا بۆ زانیاریەکانت. زۆر سپاس بۆ ئامادەبوون بۆ وتەکان مامۆستای بەڕێز.